دووبارە سڵاوتان لەبێ بەڕێزان لە ڕووماڵی بەردەوامی کەناڵی نارتی لەگەڵتان بەردەوام بین لە گفتوگۆکانماندا دکتۆر ئیبراهیم سعید مامۆستای بەشی ڕاگەاندن لە زانکۆی سلێمانی لەگەڵمانە بێرەوەڵا ساڵە فەقێ ئەندامی پەرلەمانی کوردستان لە سەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا دەچینە لای پەیامنێرمان مەریوان حەسەن لە دەوروبەری جەلەولا. مەریوان سڵاوت لێبێ، بارودۆخی ئێستای ئەو ناوچەی تۆی لێی چۆنە؟ سپاس ئەم کاتتان باش. تەبان لە ئێستادا بارودۆخی ناحەی جەلەولا ئارامە، هیچ پێکدادانێک لە نێوان ناوچەکانی دەوروبەری جەلەولا مەبەستم، هیچ پێکدادانێک لە نێوان هێزەکانی پێشمەرگەی کوردستان و شەکدارەکانی داعش و گروپەکانی تردا نییە. ئەوەی هەبووە سەر لە بەیانی ئەمڕۆ تەقوتۆقە بووە لە نێوان شەکدارەکانی هێزی پێشمەرگەی کوردستان و شەکدارەکانی داعش و گروپەکانی تردا. و ئەمڕۆژ پێشمەرگەیەک پاشەوەی کە شەکدارەکانی داعش لە نزیک سەنگەرەکانی بەرگری هێزی پێشمەرگەی کوردستان ئاڵایەکی داعشیاندا چەقاندووە بۆەوەی کە لەو شوێنەدا بیکەنە دواخاڵی خۆیان، کە ئەمەش تاکتیک بووە. دواتر پێشمەرگەیەک چووەتە ئاڵاکەی بەبێ پرسی و بەبێ ڕێنمایی فەرماندەکانی هەڵگرتوێتەوە و دەری کردووە لەوێ بە بۆنەی ئەو ڕووداوە کە بۆمبی چێنراوی تێدا بووە تەقیوەتەوە بە پێشمەرگەکەدا و دەست بەجێ بووەتە قوربانی و گیانی لەدەستدا و ژمارەیەک پێشمەرگەی تر بریندار بوون. لە ئێستشدا ئێمە لە ناو ناحەی کۆکزین لە بنکەیەکی تەندروستین کە ئەو شوێنە وەکو ئامادەکاریەک بۆ خزمەتگوزاری تەندروستی لە حاڵەتی ڕوودانی شەڕدا لە بەرامبەر چەکدارەکانی داعش و گروپەکانی تردا لێرەین و ئەم بەڕێوەبەراتیەکانی تەندروستی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان کە خەفەریاتیانەیە لەم شوێنە لە بەرامبەر ئەو هێزانەی پێشمەرگەی کوردستان کە لەو سنوورن. بەڵێ مەریوان لەگەڵمان بمێنەرەوە، دەچینە لای کاکساڵا. کاکساڵا دەمەوێت پرسیاری ئەوە بکەم کە ئێوەک پەرلەمانی کوردستان چڕۆڵێکتان بینیوە لەوەی لە کاتێکدا لیژنەی پەرلەمانی ئێوە کۆمەڵێک ڕاستپاردەتان داوە بە حکومەت، ئایا و ڕاستپاردانە تا چەند کاریگەری هەبووە بۆتەوە کارێک بۆ هاوکاری و کاریگەری هەبوو بێ لەسەر ژیانی پێشمەرگە؟ بەڵێوا دیارە کاک ساڵح گوێبیستی ئێمە نییە. مامۆستا دێمە لای جەنابەت، ئەمێ لەوە دەست پێکەم ڕۆڵی میدیای کوردی چۆنە بینیت لە بارودۆخێکدا کە زۆربەی سنوورەکانی کوردستان گرتووەتەوە؟ ئایا میدیا توانیوەتی پەیامی خۆی بگەێنێ؟ بەڵێ دیارە بەڕای من ئەم دۆخێکی ئێستا هەرێمی کوردستانی بە شوەیەکی عام گرتووەتەوە، ئەتوانین قسە لەسەر ڕۆڵێکی گرنگی میدیا بکەین بە هەموو شێوەکانیەوە. ئەو میدیانەی کە لە هەرێمی کوردستانە هەن بە تایبەتی ئەو میدیانێکی ئێستا ڕۆماڵی ڕووداوەکانەکەن بە هەمان شێوە میدیای هێزە نایەرەکانی بەرامبەر لە هەمان کاتەم ئەو میدیانێ و دەوڵەتیەش کە لەسەر ئاستی نێودەوڵەتی یەت ڕۆماڵی ئەم ڕووداوە ناکە. بە شێوی گشتی تۆ پرسیارەکە لەسەر میدیای کوردی بوو، بە تایبەتی کەناڵەکانی ڕاگەاندن لەم قۆناغی ئێستایە. بەڕای من هەموو قەناڵێکی ڕاگەاندن مافی خۆیەتی کە ڕۆماڵی ڕووداوەکان کە مافی خۆیەتی کە ڕووداوەکان بگوازێتەوە بۆ بینەرەکانی. بەڵام دۆخی شەڕ، دۆخی نائاسایی یاخود لە دۆخی قەیراندا میدیا ئەدا و وەزیفەی زۆر جیاوازە لەوەی کە لە دۆخێکی ئاساییە بێت لە هەموو دنیاە. کە کاتێک وڵاتێک ڕوبەڕووی هێرشێکی چەکداریە بێتەوە یاخود کە کاتێک وڵاتێک بە قەیرانێکی دیاریکراوە گوزەرەکە، کەناڵەکانی ڕاگەاندن ئەدا و وەزیفەیان جیاوازە بێت لەوەی کە پێشتر لە ئارادا بوو. گرنگترینشت لە ئێستا میدیای کوردی بەڕای من ئەوەی کە پێویستە ئیشی لەسەرکاو کە هەندێک جار ڕوبەڕووی گلەییە بێتەوە، ئەوی شێوەیە میدیاکان بە جۆر لە جۆرەکان دابش بوون بەسەر ئەحزابی سیاسیدا بە زۆری نیانێ زۆری نایگە. تۆ سەیری میدیای کوردیش کە لەم کاتەیە بە تایبەتی لە قۆناغێکی دیاریکراوە هەستەکەی ئێستا بەرەبەرە ڕەنگە بە خۆداچوونەوەیەک هەبوو بێ بۆ ئەو کێشانەی یاخود بۆ ئەو هەڵانی کە پێشتر تێکەوتبوون. ئەو بینی لە کاتی ڕۆماڵکردنی ڕووداوەکانیشە بە تایبەتی ئەو ڕووداوانەی ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەوە سەیمانە کرد لە ڕوانگەیەکی ئایدۆلۆژیەوە یاخود لە ڕوانگەیەکی حیزبیەوە ئیشی لەسەرەکە، وەکو چۆنە وترێ هەرێکە و بە شانوباڵی حیزبەکەی خۆیان هەڵێدا، هەرێکە و بە شانوباڵی هێزی حیزبەکەی خۆیان هەڵێدا، بەمان شێوە هەندێک شکستیان خستە سەر هێزەکانی نایەرێن یاخود ئەو هێزانی کە ڕکابریان. بەڕای من ئەمە ئەگەر سەیری کەین ئەمە میدیایەکی نیشتیمانی نابێت بەم شێوەی ئیش بکە، چونکە نیشتمان بە شێوەیەکی گشتیەکە ڕوبەڕووی هەڕەشە بێتەوە ئەبێ هەموو کەناڵێکی ڕاگەیاندنیش لەم سەری چەپە بۆ ئەو سەری ڕاست لە هێزێکی ئەلمانی و بۆ هێزێکی ئیسلامی یاخود لەو کاتەنەشا کە هێزەکان ڕکابەری یەکترین ئەبێ لەو کاتەدا بەجانێکی نیشتیمانیەوە مامەڵە بکەن، خۆیان بە دوور بگرن لە هەموو
بڵین کاریگەریەکی ئایدۆلۆژی بە یەک نەمەڵ ئیشکان کە ئەویش هەستکردنە بە پرسیارەتی نیشتیمانی هەستکردنە بە پرسیارەتی نەتەوەییە بە هەمان شێوە بەجانێکی نیشتیمانی وها ئیشکان کە هەموو کاریگەریەکی ئایدۆلۆژی وەلانێن و هەستکردن بەو پڕی بە پرسیارەتەوە لەو بوارەدا مامەڵەکەن. بەڵام دکتۆر لە ئێستا میدیای کوردی توانێتی ئەو ڕۆڵە ببینێت؟ بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردووە بە تایبەتی لە سەرەتای ئەحداسەکانە و هەرچۆن لە کاتیش کە هەندێک ڕۆبەڕۆبوونەوەدا بینیمان میدیا ئەو ڕۆڵی نەبینی میدیای کوردی بە شێوەیەکی گشتی، بەڵام هەستەکەیت ڕەنگە ئەو ڕخنانەی کە ڕوبەڕوویان بوو بێتەوە یاخود ئەو گلەی و گەزاندانەی کە ڕوبەڕووی میدیای کوردی ببێتەوە هەستەکەی ئێستا کەناڵەکانی ڕاگەیاندیش بە تایبەتی کە هەندێک لێدوان لەسەر ئاستێکی بەرز ڕاگەیەنرا بۆ ئەوەی ئەو دۆخە بگۆزەرێ سەرێکی بە جۆرە جۆرەکان هێور بۆتەوە ئێستا ئیشەکان لەسەر باشتر ئیشەکان لە ئەدای یەکەم جاریان. بەڵام حقیقەتێکی ئیوشەوەیە ئێمە ڕوبەڕووی ئەم کێشەیە بینەوە حەزەکەم بزانن هەموو هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەمە کێشەیەکە ڕوبەڕووی لایەنێکی تاریکراونە بۆتەوە کێشەیەک ڕوبەڕووی هەموو هەرێمی کوردستان و بە هەموو دید و بۆچوونێکی جیاواز و بە هەموو ئایدۆلۆژیایەکی جیاواز ڕوبێڕووبێتەوە بۆیە ئەبێ لە ڕوانگەیەکی ئەو پەڕیهەزکردن بە پرسیارەتی نیشتیمانیەوە مامەڵەکە. بەڵێ دکتۆر گفتوگۆ زیاترەکەین سەبارەت بە ڕۆڵی میدیا دەچمەوە لای میوانەکەم لە شاری ئەولێر ساڵە فەقێمان لەگەڵە بەندامی پەرلەمانی کوردستان لە سەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک ساڵح دەمەوە پرسمەوە پرسیارەکەم دووبارە کەمەوەیە پەرلەمانی کوردستان چ ڕۆڵێکی بینیوە لەوەی کە لە کاتێکدا چەند ڕاستپەردەیەکی ئاڕاستی حکوومەت کردووە بۆ ئەوەی کاریگەری هەبێ لەسەر ژیانی پێشمەرگەوە ڕاستپاردەکانی ئێوە توانیان چی بڵێن بە حکوومەت؟ ببوورە دەنگ باش ناگات. کاک ساڵا لە ماوەی ڕابردووە چەند راپۆرتێکتان ئامادە کرد چەند ڕاستپاردەیەکتان دا بە حکوومەت ڕاستپاردەکانی ئێوە توانی چ کاریگەریەک لەسەر حکوومەت و لەسەر بژێوی ژیانی پێشمەرگەوە خەمەکانی پێشمەرگە بگۆڕێت؟ گوێت لە منە کاک ساڵح؟ بەڵێ لە ڕاستیدا تەنها لە مەسلەی راپۆرت تەنها لە ڕاستپاردە و راپۆرتی پێشمەرگە تێگەیشتم بەڵێ لەوەی کە نەخێر قەتع بوو سەرەتا زۆر سپاس بۆ کاک دکتۆر برایم بە خێراتن یەکەم بۆ میوانەکەت سپاس بۆ کەناڵەکەتان بۆ ئەم دەرفەتە دیارە هێزی پێشمەرگەی کوردستان لە ڕاستیدا هەم لە ڕابردووە حکوومەتی هەرێم کەم تەرخەم بۆ بەرامبەری هەم لە ڕووی بژێوی ژیانی هێزی پێشمەرگەوە لەلایەک و لەلایەکی تر لە دابینکردنی چەک و کەرەسی پێویستی جەنگی لەلایەکی تر ئەمە لەلایەک واروە حکوومەتی عێراقیش بەردەوام لە دوای پرۆسی ئازادی و دروستبوونی حکوومەتی عێراقی فیدراڵ بەردەوام دژایەتی هێزی پێشمەرگەی کوردستانی کردووە. من بێمەوە سەر پرسیارەکە تێمە وەکو پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان لە ڕاستیدا هەر لە سەرەتای کارەکانمانەوە درکمان بۆ کرد کە نەعەدالەتیەکی زۆر هەیە لە نێوان موچەی هێزی پێشمەرگە بەراورد بە موچە خۆرانی تر هەرچەند پێمان خۆشە موچەی سەرجەم فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە ئاستێکی ئەوەدا بێ بتوانێت سەرجەم پێداویستیەکانی بژێوی ژیان دابین بکە بەڵام بە گشتی تا ڕادەیەک هێزی پێشمەرگە کەمترین موچەیە بۆ و کەمترین مافو ئیمتیازیە بۆیە پەرلەمانی کوردستان ئێمە بە ئەرکی خۆمان هەستین بە پرۆژە بڕیارێک بە هاوتاکردنی موچەی هێزی پێشمەرگەی کوردستان بە موچەی هێزەکانی ناوخۆ ئەمە لەلایەک وەک بەرنمەیەک بڕیارمان دەرکردو و لە چوارشەمەی داهاتوو پێم وایە ڕابردوو ئاراستەی سەرۆکایەتی هەرێم کرا بۆی تەصدیق بکرێت و لە وەقایعەی کوردستان بڵاو بکرێتەوە و وەک بڕیار حکوومەت مولزەم بکە وەکو ئەوەی کە هەمووان ئەزانین دیارە حکوومەت مبەڕیری ئەوەیە کە سەرچاوی داهاتی وەک پێویست نییە و بۆیە ئێمە بۆ ئەم مەرحەلەی ئێستش هەرچەند لەلایەک هەوڵی جێبەجێکردنی و بڕیارانادەین لەلایەکی تر بەرنمەیەکی کاتیمانەیە بۆ 4 مانگ بتوانین موچەی هێزەکانی پێشمەرگە کە لە جوندیەوە بۆ ڕئیس عورەفا لە 514,400 دینارەوە بۆ 656 دینارە لە ئێستاکە وەریەگرن پرۆژە بەرنمەیەکمان ئامادە کردووە و ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی ئەەکەین بینێ و لە کۆبوونی هەفتەی داهاتوە باسی لەکەین بۆی بۆ ئەم 4 مانگە حکوومەتی هەرێم بتوانێت موچەی ئەو سنفانی کە باسمان کرد لە
جوندیەوە بۆ ڕئیس عورەفا کە موچەکانیان لە ئاستێکی زۆر کەمدایە بتوانێت لە 700,000 کەمتر نەبێ. ئەمەش بۆ ئەمەش چەند ڕێوشوێنێکمانداناوە بۆ حکومەت بۆی ئەو موچەی پێدابین کا بەڵێ پێشمەرگەوە خۆیان ئەڵێن بارودۆخیان گوزەرانیان جلوبەرگیان چەکیان و بژێوی ژیانی خۆیان باسییان کردووە کە لە بارودۆخێکی خراپدان دوای ئەوەی کە ئێوە ڕاستپاردەداندا بە حکوومەت بەر لە گرتنی شاری مووسڵ بوو. بەدەمەوەچوونی حکوومەت بۆ داواکاریەکە و ڕاستپاردەکانی ئێوە چۆن بووە؟ یعنی ئێوە پێداگیریەکەن لەوەی کە بارودۆخی پێشمەرگە باشتر بکەن؟ بەڵێ ئێمە دوو ڕێگە لە بەردەستمانە ڕێگەیەکیانەوەیە لە ڕابردووە حکوومەتی بەڵێ گەومدەتا لە ڕابردووە حکوومەتی مالیکی بە هەموو شێوەیەک لە شێوەکان دژایەتی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە و بەردەوام کێشە و گرفت لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند هەبووە. بۆیە ئێمە بۆ ئەم حکوومەتە نوێی عێراق بە دڵنیایەوە کە لە دوای مالیکی ئێمە هەوڵە دێنە و هەڵانی ڕابردوو دووبارە نەبێتەوە سەرەتا وەفدی دانووسان داواکارین لێ و پەیامی پەرلەمانی ئێمە و دیارە کۆمەڵێک پێشنیاریشمانە بێ بۆ وەفدی دانووسان بۆی کە سەرەتا یەک لە مافە دەستوریەکانی خۆمان بێدەنگ نەبین هەوڵ دەین بتوانین سەرجەم مافە دەستوریەکانی خۆمان بەدەست بێنین و هەموو ئەو غەدرانی کە لە ڕابردووە لە هەرێمی کوردستان کراوە چ لە بودجە چ لە شایستەی پێشمەرگە شایستەکانی پێشمەرگە وەچی لە ئەوەی کە لە ڕووی سنوورەوە مەلەفی مادەی 140 واتە هەموو بتوانین هەموو مافە دەستوریەکانی خۆمان بەدەست بێنینەوە. ئەگەر تەنها بە نمونە هێزی پێشمەرگە بە نمونە بێنینەوە لە ساڵی 2007 لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند ڕێککەوتنێک ئەنجام درراوە بۆی کە پشکی هێزی پێشمەرگەی کوردستان پاسەوانی هەرێم پێشمەرگە بتوانێت بە سلفە بدرێتە حکوومەتی هەرێم و دواتر لە ماوەی 2007ەوە کە ئەو ڕێککەوت نەکراوە تا ئێستا تەنها یەک دینارێک لەو پارە نەدراوەتە حکوومەتی هەرێم بۆیە پشکی ئەو پارە وەک لە پرۆژە بودجەی ساڵی 2013 ئاماژەی پێدرا زیاترە لە 7 تریلیۆن دیران و تاوەکو ئێستاکیە نزیک تا ئێستا بە 2014 شەوە نزیکەی 10 تریلیۆن دینار حکوومەتی عێراقی قەرزاری مافە شایستەکانی هێزی پێشمەرگەی کوردستانە. جگە لەمە ئێمە بەردەوام لە ساڵە ئەوەی کە باست کرد زۆرێک لە خولی پێشوژوە لە ناو پەرلەمان و لە ناو زۆرێک لە دام و دەستگا حکوومەکان باس دەوە کرا کە خەمی پێشمەرگە دەزانن و دەیانەوێت لە داهاتوە ژیانیان باش بکەن بەڵام لە ئێستا پێشمەرگە بارودۆخی باش نییە. بژێوی ژیانی باش نییە وەکو خۆت باست کرد کەم و کوڕی لە چەک و تفاق و جلوبەرگیان هەیە. ئێوە لە خولی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان باس دەوە کراوە کە ئەم کێشانە پەیوەستە بە ناکۆکیەکانی هەرێم لەگەڵ بەغدا بەڵام ئێستا چ گرنگیەکەی لەوەی کە لە داهاتووە بارودۆخ و بژێوی ژیانی پێشمەرگە چاک بکرێت و ئەو جۆرە لە موبەڕیر یاخود بیانوانە نەمێنێتەوە بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ ئێمە لە ڕابردوودا بەداخەوە ئەو ئیتفاقا ئەو ڕێکەوتنانەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەند کراوە تەنها دوولایە نەبووە بۆ ئەم ڕێکەوتنەی بۆ لەمە دوا داوامانەوەیە کە نەتەوە یەکگرتووەکان ئیتحادی ئەوروپی و هەروەها ئەمریکیەکان بتوانین یەکێک لەو لایەنە بەهێزانە و ناکرێ ڕۆڵی وڵاتانی دراوسێش لە بەرچاو نەگرین هەوڵ دەین بتوانین تەرەفی سێم لە نێوان حکوومەتی ناوەند و حکوومەتی هەرام دابێ بۆی لە کاتێکا کە مافە دەستوریەکانیان جێبەجێ نەکردین ئەو کاتە ئۆباڵی ئەو گرژیانە بخرێتە ئەستۆی حکوومەتی ناوەندی. ئەمە لەلایەک وەفدی دانووساندی یان با بڵێن سەرکردایەتی حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان بیر لەوە ئاکرێتەوە کە خاڵێک بچەسپێ ئەگەر مافە دەستوریەکانی حکوومەتی هەرێم بەدەست نهات و حکوومەتی هەرێم لەو حکوومەتی ناوەند کشایەوە ئەو کاتە و حکوومەتە بە هەڵوەشاوە لە بەرچاو بگیرێ. ئێمە دوو پلانمان وەکوتم ئەبێت پلانێکیان ئەوەیە کە هەوڵ دەین لەگەڵ حکوومەتی عێراقی ڕێک بکەوینەوە هەموو مافە دەستوریانەیەمانە بەدەستی بێنین تەنها ئەگەر نمونەی بودجەی ساڵی 2013 بێنینەوە لە کۆی 138 زیاتر لە 138 تریلیۆن دینار دوای لێدەرکردنی بودجەی سیادە و بودجەی
حاکیمە و پەرەپێدانی پارێزگاکان و پەترۆدۆڵان نزیکەی 7 تریلیۆن دینار ماوەتەوە واتە بودجەی هەرێمی کوردستان لە کۆی ئەو 7 لە 2.4 کەوتووە واتە ناکرێ بۆ لەمە دوا هەموو مافە دەستوریانەی کە هەمانەوە لێی بێدەنگ بین و بتوانین پێشنیاری من ئەوەیە یەک لە کۆی بودجەی گشتی عێراق 7 دەستنیشان کرێ بۆ نەگەر 2013 بە نمونە بینەوە لە کۆی 130 تریلیۆن دینارەکە بتوانین 7 وەربگرین پشکی خۆمان بەبێ ئەوەی بودجەی سیادێ و حاکم و پترۆدۆلار و پەرەپێدانی پارێزگاکانی لێ دەرکرێ ئەگەر ئەمە نەکرا ئێمە ئەوڵ دەین ئەو بڕگانەی کە لە نەفەقاتی سیادیا هەیە کە ئێستا نزیکەی 43 بۆ 44 بڕگەیە هەوڵ دەین ئەمە بە یاسا ڕێک خەین هەر سەرۆک وەزیرانێک دێتە سەر حکم بە میزاجی خۆی دێت کۆمەڵێک بڕگەی تری بۆ زیادەکە ئەوەی کا بە سیادی واتە هەوڵ دەین بودجەی سیادی ڕێک بخەین و لە بودجەی سیادیشا لە 7 پشکی خۆمانە بێ بودجەی حاکیمە نەفەقاتی حاکیمە بە هەمان شێوە کە نزیکەی زیاتر لە 2013 بەگەر بنمونە بینەوە زیاتر لە 10 تریلیۆن دینار بووە کە ئەمەش بودجەیەکی زۆرە ئێمە هەوڵ دەین نەفەقاتی حاکیمە پشکی ئێمە هەبێ بۆ ناگەر خۆراک بنمونە بینەوە بۆ عێراق بێت خۆراکەمە بۆ نێراق کە پشکی خۆمان لە پارەکە بێ و پەرەپێدانی پارێزگاکانیش لەسەر ڕێژەی دانیشتوان ناکرێ مامەڵە و لەگەڵ خۆمان بکەن کە 4 ملیۆن و نزیکەی بە 300,000 مەزەندە کراوە بۆیە پێویستە ئەم هەموو ئاوارەی کە هاتۆتە سەر هەرێمی کوردستان و باری حکوومەتی هەرێمی کوردستانی قورس کردووە لە بەرچاو بگیرێ دیارە بواتە بەگشتی دەتوانم بڵێم لەلایەک پلانی ئێمە کاک ساڵح لەگەڵت بەردەوامە بین دێمەوەلات دکتۆر ئەمێ بێمەلای جەنابەت باسی میدیامان کرد ئەمێ پرسیارە بکەم ئایا میدیا مافی هەیە مشتێ باس بکات بڵێ دیارەکە لە کاتی ڕووداوێکی لەو شوێدا کە شەڕ و شۆر لە هەست شوێنێکی دیاریکراودا ڕوئەیە یعنی یەکێک لەو کاتانەیە کە زۆرترین بینەر زۆرترین خوێنەر یاخود زۆرترین وەرگر ڕووەکەنە کەناڵەکانی ڕاگەاندن بۆ ئەوەی لە تازەترین ڕووداوەکان بە ئاگا بن بۆیە بزانن بارودۆخ گەیشتۆتە چه ئاستێ بۆیە بزان زانیارەکان بە چ شێوەیەکە بە چ شێوەیە بارودۆخ گوزەرێ بەڵام گرفتێک هەیە کە ئەو شێوەیە ببیزانین ڕەنگە کەناڵێک لە دەرەوەی هەرێمی کوردستان یاخود لە دەرەوەی عێراق بە شێوەیەکی مەسەرەن سەیری ڕووداوەکانەکە زۆر جیاوازە لەوەی کە کەناڵێکی ڕاگەاندن لە ناو هەرێمی کوردستان بێوێت ڕۆماڵی ڕووداوەکان بکات و زانیارەکان بگوازێتەوە ئەوەی نای هەرێمی کوردستان خۆی بێ بە تەرەف کەناڵەکانی ڕاگەاندن بێ بە تەرەفێ لەو ڕووداوی کە ڕووەیە بۆیە ئەبێت بە شێوازێ مامەڵە بکات لەگەڵ ڕووداوەکانە کە بزانێت تەختێکردن و ڕۆماڵکردنی ڕووداوەکان لەلای ئەو کەناڵات ڕاگەاندنەوە بە ئاڕاستەیەکا بڕوا بە زەرەری هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی نەبێ بۆ نمونە هەموو کەناڵێکی ڕاگەاندن کە ئیش دەکان لە کاتی بۆ من لە کاتێکی ڕوبڕۆنەیەکی نائاسایی شەڕ و شۆردا بە دوو مۆدل ئیشان لەسەرکردن مۆدلێکیان ئیش لەسەر چاوەشەکاری خەڵکەکە ئیش لەسەر گەورەکردنی دکتۆر تا چەند بەرپرسیارەتی بکێتە سەر شانی میدیاکان بۆ وڵاوکردنەوەی هەندێک زانیاری وەکو باسم کرد ئێوە لە بەسەن بۆن کەناڵی وەکو NRT مافی خۆیەتی هەواڵەکان بگوازێتەوە مافی خۆیەتی خەڵکی لە ڕێگی کەناڵێکی وەکو NRT و خەڵکی بە ئاگا بن لەوەی کە چی ڕۆیا چی ڕوونایە بەڵام لە بەرچاوگرتنی هەندێک پرەنسیپ لە بەرچاوگرتنی هەندێک بنەما کە نەبێتە مای ئەوەی کە زەرەر بە ئاسایشی نیشتیمانی بگەێنێت و هەروەک چۆن هێزەنایەرەکان سوودی لێوەرگرن ئەمە ینی خاڵێکی گرنگە کە من پێم وایە هەموو کەناڵێکی ڕاگەاندن پێویستە ڕەچاوی بکە شتێکەیە کە زۆر گرنگە قسەی لەسەرپێن ئەو شێوەیە کەناڵەکانی ڕاگەاندن لە هەست کاتێک کە ڕۆماڵی ڕووداوەکانەکەن ئەبێ دوو بابەت زۆر بە هەندوەرکردن یەکەم هاوڵاتیان لە ڕێگەی چکە لە ڕێی کەناڵەکانی ڕاگەن و متابعەکە هاوڵاتیان نەکەنە بەر دۆخێکی نەئاساییەوە دۆخی ترسەوە دۆخی شڵەژانەوە لە هەمان کاتاوا لە هاوڵاتیان بکەن هەمیشە هەست بە ئینتیما بکەن ئینتیمایەک بۆ نیشتیمانەکەیانە ئینتیمایە بۆ ئەو وڵاتی کە لە سەری ئاژین کەواتە کەناڵەکانی ڕاگەاندن بەرپرسیارەتی زۆر گەوری لەسەر شانە ئەوش ئەو بەرپرسیارەتەیە کە وەکو باسمان کرد تەنها گواستنەوەی زانیارەکان نییە بەڵکو هەستکردنە بە بەرپرسیارەتی لە کاتی گواستنەوەی زانیارەکان بەڵێ دکتۆر ئیدیکی کاری ڕۆژنامەوانی تا چەند لەلایەن میدیاکانەوە پێڕاو کراوە ئەمە یەکێک لەو کێشانەی بەڕاستی ئێمە وەکو ئەکادیمیەکانی بواری ڕاگەاندن بەردەوام قسەی لەسەرەکەی کە پێویستە هەندێک بنەمای ئیتیکی هەیە تەواوی کەناڵەکانی ڕاگەاندن بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا ڕێکەون لەسەری چونکە ئیتیک کە قسەی لەسەرەکەین خۆی لە ئەساسدا
وەکو یاسانیە فەرز کرێ کاتە میدیای کوردی ڕەچاوی بەداخەوە ئیتیکاری ڕۆژنامەوانی بەداخەوەیەک لەو کێشانێکی میدیای کوردی بە تایبەتی لە کاتی سەرهەڵدانی زۆرێک لە کەناڵ ئاسمانیەکان کە بەردەوام قسەی لەسەرەکەن کە میدیای کوردی زۆر جار لا ئەدا لە بنەما ئیتیکەکان چونکە بۆ لە ئەساسا میدیای کوردی بەداخەوە یعنی ئیش لەسەر هەندێک بنەمای ئایدۆلۆژیەکە یاخود ئیش لەسەر هەندێک بەرژەوەندی تەسکەکە کە لە کۆدا بەڕای من لە بەرژەوەندی هەڵاکانیە لە ئیتیکی کاری ڕۆژنامەوانی لایەن میدیای ئەهلیەکانن یاخود میدیای حیزبین وڵی بەداخەوە هەردووکیان ڕوبڕی ئەو کێشەیە بوونەتەوە ئەمە حقیقەتێکە بەڵام ئەگەر لە منێ پرسید بە حکمی ئەوەی میدیای ئەهلی لە وڵاتایە ئەگەر تۆ بەراوردی کەی لەگەڵ میدیای حیزبیە یعنی لە ئاستێکی نزمە ینی تۆ بوون منە هەر کەناڵێکی تەلەڤیزیۆنی بێنەرەوە بزان چەند کەناڵی تەلەڤیزیۆنیمان هەیە کە سەر بە حیزبەکان و چەند کەناڵی تەلەڤیزیۆنیمان هەیە کە بەمانە ڕاستەقینەکەی ئەهلین ئەبینین ئەگەر تۆ نسبەتێکی ڕێژێکی لە سەدای بۆرگێتن لە سەدای دەی ڕەنگە ئەگەر بە شوێکی گشتی ئەو کەناڵانی کە ئەهلین هەبن لە هەمان کاتا لە سەدا ڕەنگەنەوەتی کەناڵی حیزبی بن کەواتە ڕەنگە بە پرسیارەتی ئەوەندە بکرێتە سەر کەناڵە حیزبەکان ئەوەندە نەکرێتە سەر شتانە چین کە لە کاری میدیاییە لە ڕووی کاری ڕۆژنامەوانیەتی کاری ڕۆژنامەوانی نابێ باز بکرێن نابێ پیشان بدرێن بەڵێ گرنگتیشت ئەو شتانی کە قسەی لەسەرەکەی ئیشەوەیە تۆ هەمیشە بێت حەز بەوە بکەی کە تۆ ئەو هاوڵاتیانی کە لە برنتە دووچاری ترس و تۆقاندن و شڵەژان و ینی چۆن لە ڕووی دەرونیەوە وان لێ نەکەی کە ئەمە حەز بە حاڵەتێکی وا بکەن کە ڕەنگە دوژمنەکان پێی بخوازن ئێمە ئەگە ببینین لەماوەی ڕابردووە زۆرێک لە هاوڵاتیان دووچاری شۆک بوون زۆرێک لە هاوڵاتیان دووچاری ترس بوون زۆر لە هاوڵاتیان وایە نەزانی دۆخەکە تر میدیاوای کردووە بەداخەوەتانی وا ئێتان بڵێن میدیا ڕۆڵێکی گرنگی هەبوو لەو دروستکردنی ئەو حاڵەتەیە ئەمە حقیقەتێکە کە هەموو کەناڵەکان ڕاگەاندێ بێ لە بەرچایی بگرن چونکە تۆ لە پێنای ئەوەی سەرنجێک بینەر بەلای خۆتا ڕاکێشی لە پێنای ئەوەی کۆمەڵێ وەرگر بە خۆت ڕاکێشی هەندێک بنەمای چیکی لە دەستدەی ئەوە بەڕای من هەروەک چۆن زەرەرە بۆ ئاسایشی نیشتیمانی بە هەمان شێوەش هاوڵاتیان سوود لەو دۆخەوە ناگرن ئەوەندەش کە سوود لەو دۆخەوەرگەر ڕەنگە هێزەنایەرەکان بێزگەلەوەی کە باسما کرد ئاسایشی نەتەوەی هەرێمی کوردستان یاخود ئاسایشی نەتەوەی بە ماناگشتەکەی چییە و کێ بڕیا لەسەر ئەوە داد کە چ زانیاریەک بۆ ئاسایشی نەتەوەی کوردستانە حاڵەتەکە بەگشتی بابسکەین باشە یاخود خراپە کی ئەوانی کە بڕیارێن لەسەرەوەی کە کارێکی لەو شێوەیە خۆی بەداخەوە چەندی ئاسایشی نەتەوەیەکێک لەو چەند کە مەتاڵیانەیە کە بەڕای من لە هەموو دنیاشە ڕەنگە کۆدەنگیەکی نەبێت کە هەموو لایەنەکان لەسەر ڕێک بن گرفتێک هەیە ئەوی شێوەیە لە وڵاتانی خۆرهەڵاتە هەمیشە ئاسایشی نەتەوەیە بەستنەوە بە ئاسایشی شخصێکەوە یاخود بەستنەوە بە ئاسایشی بەرەماڵێکی دیاریکراوە بۆ نمونەکە تۆ ڕخنە لە شخصێک دیاریکرا بگریەوە ڕخنە لە ئاسایشی نەتەوەی گری یاخود ئاسایشی نەتەوەی ڕوبەڕووی کێشە بۆتەوە ئەمە خۆی لە خۆتێک گرفتەکانە بەڵام هەندێک بنەما هەیە هەموومانەتوانین بزانین کە ئەو بنەمایانە گزارشە لە ئاسایشی نەتەوەی ئاسایشی نەتەوەی بە مەنە ڕاستەقینی ئاسایشی هاوڵاتیان هاوڵاتیەکی ئاسایی هاوڵاتیەکی بۆ نمونە خەڵکێکی زۆر تەبیعی لەسەر خەڵکێکی زۆر ئاسایی ئەمە ئاسایشی ئەم ڕەبتە بە ئاسایشی نیشتیمانەوە بە شێوی گشتی ئەو وەختەی کە ئاسایشی هاوڵاتیەکی ئەتیادی هاوڵاتیەکی ئاسایی هاوڵاتیەک لە ناو بازاردا ڕوبەڕووی هەڕەشا بێتەوە ئاسایشی نیشتیمان بە شێوی گشتی ڕوبەڕووی هەڕەشا بێتەوە ئەو حاڵەتانی کە ئێمە قسەی لەسەرەکەین کە ئەڵێن ڕەنگە یعنی کێشەیە بۆ ئاسایشی نیشتیمانی لە ئێستایە بە تایبەتی لە کاتی شەڕا چەند بنەمایەکە ڕەنگە هەندێک چەند ئەو کەناڵەکانی ڕاگەاندن هەڕەشا بن بەڕای من بۆ ئاسایشی نیشتیمانی ڕەنگە ئەو زۆر جار هێزەکانی حکوومەتیش هێزەکانی بۆ نمونە هێزە چەگارەکانیش خۆیان نەزانن لەو حاڵەتە لا بن بۆ نمونە ئێستا تۆ کەناڵی ڕاگەاندنەوە پرسیار لە سەرکردەیەکی سەربازیەکەی بۆ نمونە پێی ئەڵێ ئێوە هێزە چاکدارەکانتان چەند کەسن یاخود ئێوە ئاتفاقی جەنگیتان لایە یاخود ئێوە ڕوبەڕووی کێشەیەکە بنەوە ئەمە وەڵامانەوەی ڕەنگە ئەمە هەندێک زانیاری زۆر نهێنی بن وەڵامانەوەی ئەمە خۆی لە خۆیدا ڕەنگە هێزە نارەکان بەپارە بیکڕن بەڕاستی تۆ بە خۆڕای ئەیانەی تێ ئەمە یعنی چی ئەنی تۆ لەو کاتانە نەوتوانیوە چۆن بە جۆر لە جۆرەکان بتوانی ئاسایش نیشتیمانی دکتۆر بەردەوامە بین بەڵە بەڕێزان دەچینەوە لای پێاملێر مەریوان حەسەن نێردراوی NRT لە کۆکس کە چەند کیلۆمەترێک لە جەلەولاوە دوورە مەریوان دەمەوێت لە وێنەکانە بینیم کە چەند تیمێکی پزیشکی لە دەوروبەری تۆن دەمەوێت لە زاری خۆیانەوە بزانم بۆچی لەم کاتەدا لەوێن
بەڵێ سوپاس چییە تەبان لە ئێستادا جگەل لە تیمەکانی تەندروستی و سەرۆکی شارەوانی کەلار و لەگەڵ سەرۆکی لەقی سندیکاکانی کرێکارانی گەرمیان لێرەیە پێم خۆشە پێشتر لەگەڵ ئەوان قسە بکەین و دوایەترە چینە لای تیمەکانی تەندروستی کە لە شار و شارشەکانی ترەوە بۆ پاڵپشتی بۆ هەر حاڵەتێکی خوازرا و هاتوونەتە ناوچەکە کاگاتە دەمەوە سەبارەت بەو هاوکاری و داعمانەی کە شارەوانیەکان کردویانە لە ماوەی ڕابردوودا بۆ سەنگەرەکانی هێزی پێشمەرگە لە ئێستادا چۆن بووە دیارە سوپاسانەکەم هەر سەرتا لەو کاتێک کە بەرەکانی جەنگی جێچیرۆ لە ناوچەکەدا هاتە بوون ئێمە لە ئیدارەی گەرمیان ژوورێکمان پێکەنا بە ژووری هەماهەنگی بۆ هێزەکانی پێشمەرگە و لەگەڵ ئەوەشدا سەرۆکاتی شارەوانی کەلار سەرەڕا هاوکاری هێزەکانی پێشمەرگە بۆ دابینکردنی خزمەت گوزاریەکان تیمێکی ترمان پێکێناوە کە وەکو پێشمەرگە هاوبەش بین لێرە و شەوانە تیمەکە لێرە دەمێنێتەوە و ئێستا کە لەگەڵ بەڕێستانین تیمێکی نوێ نەفەریمان لێرێ و تاقموفەنگیان پێ وەکو پێشمەرگە هاوکار ینی بەشداری شەڕەکانی ڕوبەڕووبوونەوەی چەکدارانی داعش و گروپەکانی ترەکەنە ئەو هێزە وەکەوەی کە پێم وتی ئێمە دوو ئەرکمان لە ئەستۆیە یەک ئەرکی دابینکردنی و خزمەت گوزاریەکانن دوو لە کاتی پێویستدا ئەگەر هێزەکانی پێشمەرگە پێویستیان بکەن ئێمەژۆکو پێشمەرگە چینە پێشەوەکو پێشمەرگە هاوکارە بین بۆ ئەوەی لە بەرەکانی جەنگال لە هەرچی شوێنێک بۆ پرسبێرن ئەیکن ئەمە لەلایەک لەلایەکی تریش تیمەکانی تری شارەوانی لە ناو شاریشدا هاوکارین بۆ پاراستنی ئاوڵاتیان لەگەڵ تیمەکانی ئاسایشی ناو شاردا دەستەکان و خۆش بێ سوپاس بۆ تۆ بەڵێ کاک عومەر سەرۆکی لەقی گەرمیانی سندیکاکانی کرێکاران هاوکاریەکانی ئێوە پاڵپشتەکانی ئێوە چۆنە لەگەڵ پێشمەرگە هاوکاریەوە لەگەڵ ئەو هێزانی کە لێرە جێگیرکراون لە سەنگەرەکانی ڕۆبەڕووی چەکدارانی داعش و گروپەکانی سەرەتا سڵاو لەو برای پێشمەرگانەی کە ئێستا لە بەرەکانی شەڕان و دیفاع لە خاکی پیرۆزی کوردستانەکەن سڵاو لەو برا پزیشکانەی کە ئێستا لە نزیک بەرەکانی شەڕ چاوەڕێن کە هەر بۆ هەر حالەتێک کە پێویستیان بەمان بێ ئێمە وەکو سەندیکاکان بە ئەرکی خۆمانمان زانیە کە برا شۆفێرەکانمان شۆفێری هێڵەکان کۆمەک گرتکردنەوە و ڕۆژانە بیگەێنە بەرەکانی شەڕ لە هەرکوێ کە لە توانای ئێمە بێەوە پێویستی برا پێشمەرگەکان پڕ بکەینەوە ئێمە پیشەوەرانی کاسبکارانی ئەلوەی کەلار و شۆفێرانی هێڵەکانی دەوروبەری کەلار کۆمەکیان کردووە و ڕۆژانە لە هەرکوێوە پێویست بکە ئێمە شتومەکە کڕین بۆ بەرەکانی شەڕ ڕۆی گەین نەبرا پێشمەرگەکان لە بەرەکانی شەڕ دەستەکان و خۆش بێ سوپاس بۆ جەناب وەکو تەندروستی هاوکاری و پاڵپشتەکانی ئێوەکاریەوە لە ئێستادا بۆ هێزەکانی پێشمەرگە چۆنە بەڵێ وەکو ئەیبینی ژمارەیەکی زۆر لە کارمەندانی تەندروستی لێرە ئامادەیە لە هەموو ئامادەباشیەکە بە ئۆتۆمبیلی فراکەوتن بە هەموو پێداویستێکی پزیشکی کە ئێمە لە چەند بەڕێوەبەراتێک پێکهاتوین من وەکو خۆم وەکو جێگری بەڕێوەبەری گشتی تەندروستی شارە زۆر بە عدەدی 30 کارمەندی تەندروستی کە یاریدەدەری پزیشکن و 6 کارمەندی کارجێڕی کە بۆ پشتیوانی و ئامادەکردنی وەکو پێشمەرگی خۆبەخش لەگەڵ ئەم کارمەند ئەمە بە بەردەوامی هەیە یا تەنها لە ئەم شەودا بڵێن زیاتر چڕکراوەتەوە خزمەت گوزاریە تەندروستی خۆی لە جێگایەکەوە بۆ جێگایەکی تر بە حەسەبەی حەساس بوون و ئاڵۆزی ئەو ناوچەیە کە جوڵە جوڵی تیاابێت لە ڕووی سەربازیەوە دیارە پێداویستی پزیشکی ئەگۆڕێ لەو ڕوانگەوە ئێمە ڕاستە لە بیداەتی ڕوودانی ئەم شەڕ و ئەم تیرۆرەی کە هاتووە هێرشێناوە بەسەر وڵاتەکەمان لێرە دوو تیمی بەردەوامان هەبوو بەڵام ئێستا هەندێک ئەو بڕەمان زیاد کردووە لەم سنوورەی ئێرە دیارەکە جوڵە جوڵی تایە لە چاو شوێنەکانی ترا خۆمان ئامادە کردو بۆ هەر حاڵەتێک نەخوازرا و کە ڕووبدا پشتیوانی تەواوی برا پێشمەرگەکان بکەین بتوانین ژیانیان لە مەترسی و لە مردن ڕزگار بکەین ئەکرێ باسیەکێک لەو حاڵەتانە بکەیت کە بەلای تۆ زۆر تراژیدی بووە لە ڕزگارکردنی بریندارەکانی هێزی پێشمەرگە بەڵێ بە دڵنیایەوە ئێمە تیمەکانمان چونەتە ناو هێڵی شەڕ ینی بە تەواوەتی کە لە مەدای چەکی سووکە کە داخلی هێڵی شەڕ بوون پێشمەرگان لەو حاڵەتە ڕزگار کردو و گەاندیانەتە نەخۆشخانەکانی کەلار و باوەنور کە تووشی حاڵەتی نەزیک بوون دیارە ئێمە هەر لە شوێنی ڕوودانی شەڕەکە لە شوێنی برینداربوونەکە
برینەکە ڕائگیرێت حاڵەتی نەزیف و خوێنبەربوونی ئەو برا پێشمەرگەی ڕائگیرێت هەر بەم حاڵەتە لەوێ مردنی یان با بڵێن گیان لە دەستدانی ئەو پێشمەرگەیە نەجات ئەدرێ ناهێڵە تووشی دووچاری مردن ببێ ئەو پێشمەرگەیە جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ باوەشی نیشتیمان ئەگەڕێتەوە بۆ باوەشی خێزانەکەی ئەمە ئەرکێکی زۆر پیرۆز و گەورەیە کە کارمەندی تەندروستی و وەزارەتی تەندروستی ئەنجامێدا لەم کاتەیە بە پێشمەرگایەتی ئەژمارەکرێ بەڕاستی هەر ئەمڕۆ یەکێک لەو حاڵەتانە کە برایانم لێرە خۆشببختانە لە ناو هێڵەکانی شەڕەوە پێشمەرگەیەک ینی ئەمڕۆ شەڕ ڕوویداوە شەڕ و پێکدادان هێڵەکان بەرامبەر یەک بە درێژایی چەند سەد کیلۆمەترێک دانیشتون بەرامبەر یەکتری بە قەناس دەستەکان و خۆش بێ خۆ زۆر سپاس بۆ تۆ جەناب. ئێمە وەکو تیمەکانی بەڕێبەراتی گشتی تەندروستی کۆیە چکە لە سێ تیم پێگاتوین لە نەخۆشخانەی گشتی تەختەق و کۆیە و نەخۆشخانەی فراکەوتون هاتون بۆ وێرە بۆ لە نزیک یەکەم جارتانە وەکو کۆیە دێنە ئێرەیان یەکەمی جارە بەڵام دومی جارە لەو باردۆخی کە ڕوویدا لە کوردستان لەو شەڕی دژێ داعش ئێمە دومی جارە دەرەسین لە تیمەکانی خۆمان بەڵام بۆیە ئەو ناوچەی ئێرە یەکەمی جارە پێم بۆ ئێرە. بەڵێ زۆربەی ئەو بریندارانەی کە هاتوون بۆ لای ئێوەکو ئەبیندرێ هەستەکەی لە جۆرە چەکێک بووە یعنی بە چ جۆرە چەکێک پێکراون هێزەکانی پێشمەرگە بۆ نمونە ئەوڕۆ عەسر ئێمە لە پێشەوە بووین کاتێک کە پێشمەکمان بۆات بریندار بوو پرسیمان بە چێوتان بە قەناسە زۆر بریندارەکان بە قەناسە ئێمەش کارەکانی خۆمان بۆ کورد زۆر بەڕێک و پێچی و گەیاندمانە نەخۆشخانەی کەلار و بۆی ئێمە شان بەشان برا پێشمەکەمان بۆ خزمەتکردنی ئەو کوردستانە ئیش بکەین. ئەکری حاڵەتێکی تراژیدیمان پێ بڵێ لەو شوێنانی کە ڕوویداوە ئێمە بە جوورێک کە لە دوێنەواتونێ بۆ ئێرە لە پێشەوەش بووینە بەڵام بەس ئەوەی ئەو ڕۆماندیت کە بەڕاستی پێشمەگەش بە ورە بوو پێشمەگەش بە غیرەتەوە بوو ینی هەر دەیویست ناو بڵانسەکە علاج بوونە کە لە دەروی بگەڕێتەوە بەڵام ئێمە قبولمان نەکرد چکە خوێنبەربوونیە بوو ئینامە بۆ نەخۆشخانەی فراکەوت. ئێوە ئەمە بڵین یەکەم جارە بێنە دووپات یەکەمەوەمە بۆ شوێنەکانی تر ڕۆیشتون بڵین بۆ پارێزگای مووسڵ و پارێزگای کەرکوک بۆ شوێنانە بۆ هەولێر بۆ لە کاتی گرتنەوەی مەخموورە گوێ بەڵێ تیمەکانی ئێمە لێە بوو. بەڵێ جەناب بۆ بیتە پێشەوەگەر باسی و حاڵەتانی کە لێرە بوو وڵا و حالتانی ئێرە ئێمە بێجگە لە چارەسەرکردنی فریای خێرا یعنی و حالەتی بریندار بووانە چەند حاڵتی تر هێمە بە پێی کامل ئەدەواتی پزیشکیمان پێوەکو دا و دەرمانەوانە چارەسەری نەخۆشەکانی پێشمەرگەشەکەین بۆ زۆر حالەتی نەخۆشی پێشمەرگەمان بۆ دێمە چارەسەری ئەو حالەتانە شەکەین و حالەتی برینداربوون و نزیکبوونەوانە ژەمە هەموو کارە پێویستیەکانی بۆ یەکەین بەڕێکوپێکی ئەوی لە بتوانێت ئێمە بکرێ شانبەشانی پێشمەرگە چۆن براکانمان پارێزگاری لە وڵاتەکەن و سەرماڵی گیانی هاوڵاتیانە پارێزکە خەڵک بۆ خۆی لە ماڵە خۆی بە ئیسراحەت خەوتەوە بەڵام براکانی پێشمەرگە ئێمە لە پێش ئێمەوە ئێشەگرن و ئێمە شانبەشانیمان بۆ پارێزگاری گیانیوان بۆ نەجاتدانی گیانیوان لە مەترسی لە هەر حالەتێکە ئێمە لە خزمەتیان نابین. ئەمەش کارمەندێکی ترمان لا یەکێک لەوانەی کە کارمەندی تەندروستیە و بەڵێ سەرتا بە خێراتن تا دەکەین ئێمە وەکو تیمی خۆبەخشی کارمەندانی تەندروستی سنووری هەڵەبجە و هەورامان بەشداریمان کردووە لەم ینی لە هینە لە وەکو خزمەتگوزاری تەندروستی یان وەکو پێشمەرگەیەوە خۆبەخشن ئێمە وەکو کارمەندی تەندروستی خۆبەخش بەشداریمان کردووە لە دوێنەوە هاتوین تیمی تریشمان لێرە بووە ئێمە بەدلاتەکەین بەردەوام تقریبانەوە چەند ڕۆژێکە لێرن ئێستا نزیکەی چواردە ئیسعاف لێرە ئامادە باشە و ئێمە دوو ڕۆژە بەردەوام ئەچینە بەرەکانی شەڕ و لەوێ هەر پێشمەرگەیەک پێویستی بە هەر عیلاجێک بە هەر هاوکاریەکی ئێمە هەبێ کردومانە و ئێستش ئامادەین ئەوە شەو ناخەوین و بەڵێمەریوانەتی پێشمەرگەدە مەریوان گەرگوێت من بڵێ ئەمە پرسیارت لێ بکەمەوانی کە لە لای تۆن تەنها تیمی پزیشکین یاخود لەو تیمانن کە پێداویستەکانی پێشمەرگە پڕ دەکەنەوە ئەمەوێت ینی ئەو خۆبەخشانش کە هاتوون لەوانەشیان تێدا کە وەکو پێشمەرگی خۆبەخش هاتبنە سەنگەرەکان. بەڵێ ئەو کارمەندەی تەندروستیانی کە هاتوونەتە ئێرە ئەوانەی کە لێرن لە بنکێکی تەندروستی هێزەکانی کە بۆ پاڵپشتی بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ پێشمەرگە هاتوونەتە ناوچەکە و ئەوەش کە تێبینیە کریا بینرێ هەندێک لە کارمەندانی تەندروستی چەک و تەقەمەنی و تفاقیان پێ خۆیان بەستووە پێچێ وەکو پێشمەرگی خۆبەخش شادبوون بۆ قسەکردن لەو بارەیەوەیەکێک لەو کارمەندانی تەندروستی کە ئێستا قسەی خۆی هەیە فەرموو.
ئەوش کارمەندی تەندروستیە بەڵام وەکو پێشمەرگەی پێچی وەکو پێشمەرگەی خۆبەخش بەشداری کردبێ پێم خۆشە لە زاری خۆیەوە ئەم شتانە ببیستین فەرمە بۆ ئێرە ینی تۆ ئەبینم جگەلەوەی کە کارمەندی تەندروستیت ئایا پێشمەرگی خۆبەخشی یان کارمەندی تەندروستی وەکو کارمەندێکی تەندروستی خۆبەخشاتبی ئەکرێ هەردووچیانمە بە هەردووچیانمە با کارمەندێکی تەندروستی خۆبەخش با پێشمەرگێکی خۆبەخشیش بێت ئێمە وەکو کارمەندانی خۆبەخشی وەزارەتی تەندروستی هیوادارین بەم کارەمان بتوانین کەمێک لە ئەرکردنەوەی و نیشتمانیەکانمان بەرامبەر برا پێشمەرگەکانمان ئەنجام دابێت ینی هەر تۆ وایە بڵین تۆ ئێستا کارمەندی تەندروستی بەڵام تێبینیە کرێ وەکو پێشمەرگەی خۆبەست و ینی جگە لەوەی کە وابیت بەڵام پێمان خۆشەکە وابیت بەڵام وەزیفەی تۆ لە وەزارەتی تەندروستیە چییە؟ وەزیفەی من لە وەزارەتی تەندروستیە بەڕێوەبەری نەخۆشخانەی ئەڵەبجێشی وەکو ئیدارە دەستەکان و خۆش بێ سواسێکی تر لەو پێشەکی بە خێراتتان دەکەم ئێمە وەک شوێرانی ئیسعافەکان دایمان ئامادەین بچینە بەرەکەین جەنگەوە هاوکاری برا پێشمەرگەکانمان بکەین بۆ هەر کارێکی نەخوازرا و ئێمە وەک پێشمەرگێکی نادیار هاوکاری برا پێشمەرگەکانمان دەکەین و بەرامبەر داعش. تۆ کارمەندی تەندروستی وەکو خزمەتگوزاری تەندروستی بەشداری کردوانە؟ بەڵێ ئێمە کارمەندێکی خۆبەخش. لە کەیەوە لەیرە یەکرێ باسیکەی بۆمان؟ ئێمە دووشەوە لێرەین لە کۆیەوە هاتوین برادرانی شارە زور و گەریمان و خورماڵ و هەڵە بجە و هەموو شوێنەکان لێرن و تیمەکانی ئێوە تەنها گەرمیانتان هەڵبژاردەوە یان بۆ شوێنەکانی ترە ڕۆنیەوە چۆنەوە؟ ئێمە بە پێی ڕێنمایەکانی لەسەرەوە پێمان نەگات ئەگەنە شوێنەکان ینی بۆ هەموو شوێنەکانی ترە ڕۆن؟ بەڵێ هەر شوێنێک پێویست کای باتی. بەڵێ مەریوان دەست خۆش بێت تۆشەگەر مەریوان بەڵێ مەریوانگە لەگەڵمان بمێنیتەوە دێمە وڵات لەگەڵمان بمێنەوە دێمە وڵات دەچمۆ لای میوانەکەم لە شاری هەولێر ساڵافاقی کاک ساڵح دەمەوێت پرسیاری ئەوە بکەم خوێندنەوەی ئێوە چییە بۆ ئەو ژمارە زۆری ئەوارەکە ڕووی لە هەرێمی کوردستان کردو لە کاتێکدا هەرێم لە شەڕێکی فراوانە لەگەڵ چەکدارانی داعش ئایا ئەمە چ مەترسیەکیە بۆ هەرێم لە ڕووی ئەوەی کە کاریگەری لەسەر بارودۆخی ژیانی هاوڵاتیان دروست بکە و ئایا پەرلەمانی کوردستان توانیوەتی چ ڕۆڵێک ببینێت لەوەی کە ڕێکخراوی نێودەوڵەتی ئاگادار کاتەوە لەو بارودۆخی کە لە ڕێهەمەیە بۆ ئەوەی بتوانن هاوکاری مرۆیی بۆ هەرێمی کوردستان و ئاوارەکان دابین بکرێت؟ بەڵێ دیارە هێزی پێشمەرگەی کوردستان کە هەمومان قەرزاری هێزی پێشمەرگەی کوردستانین بەگیانی خۆیان بەگیانی پیرۆزی خۆیان توانیویانە هەرێمی کوردستان و ناکۆکانی دەرەوەی ئیداری هەرێمی کوردستانیش بە شێرە زۆری بپارێزن کە ئەم پاراستن و متمانەی بوون بە پێشمەرگەیە وای کردووە کە خەڵکی باقی ناوچەکانی تر متمانی زۆریان بە هێزی پێشمەرگەی کوردستانە بێ کە ئەیان پارێزێ بۆیە بەردەوام خەڵکی ناوەڕاست و خواروی عێراق و ناوچەکانی تر ڕوو لە هەرێمی کوردستانەکە ئەمەش نیشانەیەکە بۆ لە ڕیزی پێشەوەی هەموو هێزەکانی عێراقەوە توانیوێتی هاونیشتیمانیەکانی خۆی بپارێزێ و دەرگاشی کردوێتەوە لە ڕێگەی حکوومەتەکەمانەوە بۆی کە بە سنگێکی فراوانەوە هەموو هاونیشتیمانیەکانی خۆمان لەلایەک و خەڵکانی تری زۆر ببێ. دیارە ئەرکی پەرلەمانی کوردستانە لەلایەک وەکو لایەنێکی مرۆیی لایەنێکی ئینسانی بتوانین خەڵکی عێراق بەگشتی ئەوەندەی کە ئاکرێ بیان پارێزین لەلایەکی ترەوە ئەو کوردانی کە ڕویان لەم ناوچانە کردووە کە ئەمە خاکی خۆیانە نیشتیمانی خۆیانە بە تایبەتی یەزیدیەکان مەسیحیەکان کە ئەوان لە ڕاستیدا قەتڵ و عامێکی زۆر کران لەلایەن ئەو دڕندانەی داعشەوە کە ئەمەش وای کرد لەلایەک هەموو هاونیشتیمانیەک هەموو دانیشتوویەکی هەرێمی کوردستان بە گشتی زیاتر متعاتف بێ دەستی هاوکاری زیاتریان بۆ درێژ بکە و هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە هەر سێ پارێزگاکە توانیوانە زۆرترین هاوکاری و کۆمەکی ئەو ئاوارانە بکەن. ئەمە جیاوازی نییە لە نێوان خەڵکێکی دەوڵەمەند و خەڵکێکی هەژارە ئەتوانم بڵێم بە شیارە زۆری خەڵکی هەژار و کەم دەرامەتیش زۆرترین هاوکاری کردووە هەم لە ڕووی مرۆیەکەوە هەم لە ڕووی ئەوەی کە ئەوانیش وەکو ئێمە کوردن و ئاوارەی خاکی خۆیان و نیشتیمانی خۆیان بوونە. ئەمە لەلایەکی تر پێویستە ئەم قۆناغە ئێمە لە پێشچاوی بگرین ئەم قۆناغە جیاوازە لە قۆناغی ڕابردوو ڕەنگە لە ڕابردووە ئێمە عێراق پشت و پەنا کەمتر بێ ئێستا وڵاتە نێو دەوڵەتیەکان هاتوونەتە خەت بەڵێکیان. هەندێک لە ئاوارەکان باز دەوەکەن بارودۆخیان خراپە
دەنگ نەما ببوورە. بەڵێ کاک ساڵح هەندێک لە ئاوارەکان باز دەوەکەن لە بارودۆخێکی خراپدان نەگەیشت. ئێوە وەکو پەرلەمان وەکو لیژنەکانی پەرلەمان کە ئاوارەکانتان بەسەر کردوێتەوە زۆرێک لە ئاوارەکان باز دەوەکەن لە بارودۆخێکی خراپدا ژیان دەگوزارێنن. بەڵێ حکوومەتی هەرێم لە ڕاستیدا وەک هەمووان دەزانین لە چەند مانگی ڕابردووە تووشی قەیرانێکی گەورەی دارایی بوو. ئەم قەیرانە دارایی وای کرد لەلایەک ئێمە نەتوانین موچەی موچەخۆرەکان بین، لەلایەکی تر پێویستە و وەزەرورە بەشێک لەو بودجە و پارە و ئیمکانیاتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هێزی پێشمەرگە تەرخان بکرێ. بۆیە ئەمە بەهۆی ئەو ئەرکە زۆرەی کە لە ئەستۆی حکوومەتی هەرێم بووە نەتواندرا وەک پێویست ئاوڕێکی جدی لە ئاوارەکان برێتەوە، بەڵام ڕۆژ بە ڕۆژ هەوڵی زیاتر دراوە. ڕۆژ بە ڕۆژ ئەتوانم بڵێم هەموو ئاوارەکان بەگشتی هاوکاری زیاتر کراون و بەرە و باشترە چن و بۆیە بە دڵنیایی وە حکوومەتی هەرێم بە ئەرکی خۆی ئەزانێت کە خزمەتی زیاتریان بکە، کۆمەکی زیاتریان بکە، چ بە هاوکاری حکوومەتی هەرێم چی بە هاوکاری دانیشتوانی هەرێمی کوردستان وەچی بەو داواکاریەی کە لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمان و حکوومەت و سەرۆکایەتی هەرێمەوە ئاراستەی ڕێکخراوە خێرخوازە نێودەوڵەتیەکان، ئاراستەی وڵاتانی یەکێتی ئەوروپا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هەموو ئەو وڵاتانی کە دەستی هاوکاریمان بۆ درێژەکەن داوا بکرێ. بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە لە ڕاستیدا ئەو پارانی کە تەرخانەکرێ بەشێکی لە ڕێگەی نەتەوە یەکگرتوەکانەوە یان لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە ئەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەمەش وای کردووە کە لە ڕێگەی حکوومەتی ناوەندەوە کەم تەرخەمیەک یان با بڵین ساردیەکە بێ لەو گەیاندنی ئەو کۆمەک و پارە و هاوکاریانە ئەگەر بە نمونەی ئەو خێوەتگانە بیێنینەوە کە بڕیار درراوە بکرێت و پاری بۆ تەرخان کراوە، ئەتوانم بڵێم زیاد لە 10-15 جار لیژناتوە سەردانی شوێنەکانی کردووە لی کۆڵیوەتەوە، بەڵام تا ئێستا و خێوەتگانیان دروست نەکردووە. ئەمە لە کاتێکا پێویست بوو زۆر بە خێرایی و زۆر بە پەلە بڕیاری لێ بدرێ. بۆیە بەشێک لەو پارە لە دەرەوەی هەرێمی کوردستان و لە وڵاتانی دنیا و لە ڕێکخراوە خێرخوازەکانەکە زیاتر لە ڕێگەی نەوتەوە یەکگرتووەکان و لە ڕێگەی حکوومەتی عێراقیوەیە. ئەمە شوای کردووە کە تا ڕادەیەک کەم تەرخەمی تیا کراوە. بەڵێ ساڵح فەقی ئەندامی پەرلەمانی کوردستان لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان سوپاس بۆ بەشداری، سوپاس بۆ شێکردنەوەکانت. دکتۆر ئیبراهیم دێمە لای جەناب دەمەوێت پرسیاری ئەوە بکەم، ئایا فەراغی یاسایی هەیە بۆ جیاکردنەوەی یاخود دەستنیشانکردنی کاری میدیایی لەو سنوورانی کە جەنگ هەیە؟ خۆی لە ڕاستە ئەوەی کە ئەمڕۆ ڕۆبەڕی هەرێمی کوردستانە بێتەوە بەڕای من لە کاتێکە کە ڕەنگە هەندێک کێشە و هەندێک گرفتی بدە خۆیان بێنێ، بەڵام لە هەمان کادا ئاگادارکەرەوەیکیشە بۆ دۆخی میدیایی لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی کە پێویستە لە ئایندەیەکی نزیکدا هەندێک ئەو فەراغە یاسانی هەیە پڕیکەنەوە. بە تایبەتی وەکو باسمان کرد ئەو دۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کە ئەو میدیانی کە پێڵم میدیای تەقلیدی وەکو میدیای بینرا و بیسرا و تەنها تحکم پێوە ناکە. میدیایەکی ترکە ئێستا بەڕای من زۆر گرنگە قسەی لەسەر بکەین، ئەویش ڕۆڵی هەیە لەم دۆخی ئێستایش سۆسیال میدیایە، بە تایبەتی تۆڕەکانی ئینتەرنێت و فەیسبوک کە ئەوانیش بە جۆر لە جۆرەکان ڕۆڵیان هەیە لە گواستنەوەی ڕووداوەکانە، ڕۆڵیان هەیە لە تەسیکردن و دروستکردنی کاریگەری بۆسەر هاوڵاتیان. هەموو ئەم دۆخی کە ئێستا ئەگوزارێ بەڕای من پێویستە ئاوڕێکی جدی لێ بدرێتەوە. هەموو ئەو فەراغی یاساییمان هەیە بێگومان، یعنی ئێستا من شتێک هەیە کە قسەی لەسەرگەی ئەو شەوەیە کە ئایا هەندێک لە زۆر یاسای وڵاتانە قسەی لە شتێکین لەسەر دۆخی نائاسایی وڵات، مەسەن ئەو وختەی کە وڵات نائاساییە بە چ شێوەیەک کەناڵەکانی ڕاگەاندن مامەڵەکە بە چ شێوەیەک ڕەفتارکە ئەو هەنگاوانە چییە کە پێویستە بیژێتە بەر. ئەمە خۆی لە خۆیان بەڕای من هێشتا بە شێوەیەکی یاسایی ئاوڕێ لێ نەیراوەتەوە. بە شتێکی تریش کە تۆ ڕوژاندیشی بەڕای منیش کە ئەمە پێویستە جاری تێ قسەی لەسەر بکرێتەوە بابەتی ئیتیکی کاری میدیاییە. بەڕای من کەناڵەکانی ڕاگەاندن ئێستا کاتی ئەو هاتووە کۆدەنگیەک لە ناو خۆیانە دروستکەن، بە جۆر لە جۆرەکان یەکدەنگیەک دروستکەن یاخود کۆمەڵێک کۆبوونەوەی جۆرا و جۆر بکەن بۆ ئەوی پێکەوە بگەنە سیغەیەکی گونجاو کە کەناڵەکانی ڕاگەاندن لە دۆخێکی هاوشەوی ئەم دۆخێکی ئێستا بە هەرێمی کوردستان ناگوزارێت اتفاقی لەسەر بکەن. چۆن بتوانین یا وا بکەین کە بابەتی شەڕ و ئاڵۆزیەکان نەکرێتە پاسا بۆ سنوورداران بۆ کاری میدیایش؟ بەڵێ خۆی شتێکی ترەکە زۆر گرنگە قسەی لەسەکەین. ئەو شەوەیە ئێمە
ئەمە نەکرێتە ینی چۆنڵی بەهانەیەک بۆ ئەوی دەسوپی کەناڵەکانی ڕاگەاندن ببەستێتەوە بە جۆرە بەواتایەکی تر بەربگرێ بە ئازادی کاری ڕۆژنامەوانی و ئازادی کاری میدیایی. بەڕای من باشترین حل بۆ ئەوەی کە ئەم دۆخە دروست نەبێ ئەوەیە ئێمە لە ڕێگەی ئیتیفاقی کەناڵەکانی ڕاگەاندنەوە بکەینە دەرەنجام و نەتیجەیەک لە ڕێگەی دانانی کۆمەڵی زاڵبتی ئیتیکیەوە ئەخلاقیەوە کەناڵەکانی ڕاگەاندنە ئیشی لەسەرکەن نەک فەرزکرێ بە سەریانە و یاخود لە ڕێگەی دانانی چەند یاسایە کە ڕەنگە نەتوانین دواتر. کاتە دکتۆر جەنابەت وەک پسپۆڕێکی میدیایی پێ و باشە ڕاگەاندنەکان چۆن بتوان ئەم ڕووداوانە بگوازنەوە؟ بەڵێ گرنگترین شت بەڕای من کە پێویستە کەناڵەکانی ڕاگەاندن لە ئێستا ئیشی لەسەرکەن ئەویشەوەیە کە هەمیشە ئاسایشی هاوڵاتیان بە پلە یەکەم لە بەرچاو بدرێن، ئیش لەسەر ئینتیمای نیشتیمانی بکەن، ئیش لەسەر بەرزکردنەوەی ورە بکەن، ئیش لەسەر ڕوبەڕووبوونەوەی هەموو ئەو دام و دەستگا پرۆپاگەندانە بکەن کە ڕەنگە بە جۆرە جۆرەکان ئاڕاستی خەڵکی هەرێمی کوردستان بکرێت. شتێکی ئەو شێوەیە لە کاتی شەڕا هەمیشە هێزە نایارەکان ئیش لەسەر ئیش پرۆپاگەندە و ئیش لەسەر ڕوخاندنی ورە و ئیش لەسەر جەنگی دەرونیەکان. دکتۆر کەواتە میدیای کوردی توانوێتی ئاسایشی نەتەوەی بپارێزێ؟ بەڕای من میدیای کوردی لە ئێستاە سیرێکی هەرێک بە جۆرە جۆرەکان تۆ سەیری ئەم کەناڵەکە کە لەم کاتەیە هەوڵایەت ڕۆماڵی ڕووداوەکە بکە، لەم کاتەیە هەوڵایەت چاپێککەوتن و گفتوگۆ لەگەڵ هێزی پێشمەرگە و هەموو ئەو بڵین هێزە تەندروستیانە بکە کە ئێستا لە بەرەکانی جەگار. ئەمە خۆی لە خۆیان بەڕای من دەستخۆشیەکە لە کەناڵێکی ڕاگەانی وەکو ئێوە بە هەمان شێوە هەوڵدانێکیشە بۆ ئەوی جانی وەرەی خەڵک بەرزکردنەوە. پرسیاری ئەوە بکەم ڕۆماڵی کەناڵەکان ئەبێت چۆن بێت لە کاتێکە هاوڵاتی ئەوێت هەواڵی بەرەکانی جەنگ بزانێ، کەواتە ئەنی ئەبێ میدیاوە ئەو دەستگاکانی ڕاگەاندن چۆن ڕۆماڵەکە من قسە بکەم پێش بدەخەوە پێ بڕین. من بۆ ئەوەی جارێکی تر بچۆن سەر ئەو پرسیارێکێکم جار وتمان دوو مۆدیلی ئیشکردن هەیە لە کاتی کەناڵەکانی ڕاگەاندن لەم کاتەیە. یەکەمە ئیش لەسەر چاوەشەکاریەکە زانیارەکان بە شێوەیەکی نادروست و ناڕێک بڵاوە کاتەوە، ئەمە خۆی لە خۆیان بەڕای من باش نییە. ئێستا بۆ نمونە ڕاگەاندنی عەرەبی لە قۆناغێکی دیاریکراودا ئەو خەڵکی کە ڕوبەڕووی هێزی ئیسرائیلی بووە بە چاوەشەکاری شتەکانی بڵاو کردەوە. دواتر خەڵکی عەرەبی ینی هاوڵاتی عەرەبی متمانەی بە کەناڵەکانی ڕاگەاندنی خۆیان نەما بوو، ئەچون گویان لە هێزە نارەکانی. میدیای کوردی ئەو چاوەشەکارەتی بینیوە کە باس لە میدیای عەرەبیە بە نمونە ناچەوە. هەستەکەم میدیای کوردی لەو ڕۆوە باشترە لە میدیای عەرەبیە لەو میدیانی کە پێڵ میدیای چاوەشەکاری زانیارەکانە گوازێتەوە. بەڵام زۆرجار ئەم میدیایە لە ئاستێکی ینی بەرپرسیارەتیان نەمدیوە مامەڵە بکە، بەڵێ زانیارەکانە گوازێتەوە، بەڵام پێویستە لە پاڵ گواستنەوەی زانیارەکاندا هەست بە بەرپرسیارەتی گەورە بکە. من نمونەیەکی زۆر بەسیتی بۆ بێنمەوە، ڕەنگە میدیای ئەمریکی کە قسەی لەسەرەکەین ئەتوانین بڵین نیشانەیەکی گەورەی ئازادی ڕادەربڕینە لە هەموو دنیاە. بەڵام لە کاتێکە کە ئەکەونە شەڕەوە ئەم میدیانە بڵێ زانیارەکانە گوازنەوە، بەڵام زانیارەکان بە بەرپرسیارەتیەوە گواستنەوە، زانیارەکان بە جۆرێک گوازنەوە بۆ نمونە نەبێتە ئەوەی کە هێزەکانیان یاخۆت میدیای ئێمە بەرپرسیار نەبووە لەو بەداخەوە لە ئاستێکی پێویستان نەبووە، ناڵم بەرپرسیار نەبووە، بەڵام لە ئاستێکی پێویستان نەبووە. باشتر وایە میدیای کوردی بەرپرسیارەنتر مامەڵە بکە. بەڕای منیش خۆشبەختانە ئەبینم ینی ئەمەش بۆتە جۆر بە جۆرە جۆرەکان داواکاریەکی زۆربەی نوخبەی سەقەف و نوخبەی سەقافی نوخبەی سیاسیش لە وڵاتەیە کە ئیش لەسەرەوە کە پێویستە کەناڵەکانی ڕاگەاندن بە بەرپرسیارەتی زیاترەوە توانرێ و کەناڵانە جیا بکرێتەوە کە وەک پێویست یاخود بەرپرسیارانە زانیارەکانی نەگواستوەتەوە یاخود پۆلیان بکرێت. وەکو باسم کە میدیای کوردی ئێستا بەڕای من هەمووی لێک بەرایە بە حقیقەت. يعني ئەگەر میدیای هەڵەیە بکە حەزەکەم بزان هەڵەکە بە تەنها بۆ کۆتا پرسیارمە باز لەوە بکەم لە ئێستاە کە لە هەرێم لە جەنگێکە بەرامبەر بە هێزێک کە ناوی جەکدارەکانی داعش دوو جۆر میدیایە، میدیایەک تێ کورد لەلایەک و میدیای لایانی بەرامبەر کە دژە. هەندێک لە چاودێران باز دەواکەن کە میدیای ئەو دیارترە لەوەی کە پەیامەکانی خۆی بەوازحی ئەگەێنە لەگەڵەوەی کە کەناڵی سربەخۆی نییە، کەناڵێکی نییە. ئێمە پەرتەوازی لە میدیای کوردیا بینی سەرنجی بەڕێزت وەکو ئەکادیمیەک لەو بارەیە خۆی جۆرێکتر میدیاشێ بەڕای من ئەو میدیای نێودوڵەتیە بەڕای من خۆشبەختانە لەم کاتەیە زۆربەی میدیای نێودوڵەتی ینی زۆر جاتوای بڵێن بۆتە بەشێک لە وەکو ئەو سیاسەتی کە
کە ئێمە ئەمانوێت ئیشی لەسەر بکەین ئەوان ئیشی لەسەرەکەن بۆ من ڕوبەڕووی ئەو هێزە نارە کوباسی کرد چەکدارەکانی داعشە بنەوە بە جۆر لە جۆرەکان بە هێزێکی ترسناک وەسییانەکان ئەمە خۆی لەخوای لەسەر ئاسی نێودوڵەتی یعنی ڕایەکی گشتی دروست کردووە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و ئەو ناوچانش کە لە نزیکمانن. بەڵام ئەو شتێککە تۆوتە زۆر زار بەداخۆ میدیای کوردی ئەبێتە گوازەرەوەی گوێزەرەوەی ئەو پەیامانەی کە هێزەنارەکان بڵاوەکەن ینی جۆرەکان ئێمە بینەوە بە کەناڵێکی ڕاگەاندن بۆ ئەوان و جارێکی تر پەیامەکانی ئەوان بڵاوکەن ئەمە خۆی لە خۆیان خەتەرەکەیە. بۆ یەکو تۆش باسە کرد پێویستە کەناڵەکانی ڕاگەان نەبێتە گوێزەرەوەی پامی هێزەنارەکان ئەبێ بە جۆرە جۆرەکان ئیش لەسەر ئەوە بکەن کە نەبنەوە بە بڵاوکردن نەبنە بنکەیەک یاخود نەبنە سەکۆیەک بۆ بڵاوکردنەوەی ئەو پەیامانی کە هێزەکانی نێر بڵایەکەنەوە. بەڵێ دکتۆر ئیبراهیم سعید مامۆستایی بەشی ڕاگەاندن لە زانکۆی سلێمانی سوپاس بۆ هۆشیکردنەوەکان هەروەها ساڵە فەخێنداوی پەرلەمانی کوردستان کە لەگەڵمان بوو هەروە نێردراوی ئەنارتی مەریوان حەسەن لە کۆکسکە چەند کیلۆمەترێک لە ناحەی جەلەولاوە دوورە بەڕێزانەوەی بینیتان ڕووماڵێکی بەردەوامی کەناڵی NRT بوو سوپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرمان بن کاتێکی خۆش بۆ مولایەک.